سڵاوتانێ بە و یەخولەکتان پێشکەش دەکەم. دوو ڕۆژی داهاتوو بۆ پشکی هەرێم دوو ڕۆژی یەکلاکەرەوە دەبێت. دانیشتەکانی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەبارەی پرۆژەی یاسای بودجەی ئەم ساڵەوە بەردەوامە و تاوەکو ئێستاش هەرێم و عێراق نەگەشتوونەتە ڕێکەوتی کۆتایی. جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە شارپرێسی ڕاگەیاند. یانگەشەکردنی پرۆژە بودجەی ساڵی 2021 عێراق لە لیژنەکان بەرەو کۆتایی دەچێت و ئەم چەند ڕۆژە یەکلاکەرەوە دەبن بۆ پشکی هەرێم لە بودجەدا و لایەنە عێراقیەکان چاوەڕوانی دوایین وەڵامی شاندەکەی هەرێمن تاوەکو ئەوانیش بڕیار بدەن. تا ئێستا بەشێ لە لایەنە شەعەکان داوای ڕادەستکردنی کۆینەوتی هەرێمی کوردستان دەکەن و هەرێمیش ئەوەی ڕەت کردەوە و دەڵێت تەنها پابەندی ئەوە دەبێ کە لە پرۆژە یاساکەدا هەیە کە ئەوەش ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانەیە. هەر شاد بن.